کۆمەڵانی خەڵکی کوردستان سڵاوێکی گەرمتان پێشکەش لەلایەن خۆم و هەموو هاوڕێیانی کۆمەڵەوە پڕ بە دڵ پیرۆزبایی نەورۆز و هاتنی ساڵی نوێتان لێ دەکەم. هیوای لە شاغی شادی و ژیانی پڕ لە ئاسوودەییتان بۆ دەخوازم. لەو سەری ساڵی نوێدا هەزاران سڵاو دەنێرین بۆ یادیەوە ئازیزانەی کە لە پێناوی ئازادی و ژیانی سەربەست و بەختەوەرانە بۆ هەمووان گیانیان بەخت کرد. سڵاو دەنێرین بۆ بنەماڵە سەربەرزەکانیان، دایکان و باوکان و خوشکان و براکانیان، بۆ ڕۆڵە نازەنینەکانیان کە بە خۆڕاگری خۆیان دەرسی سەبووری و تەحملیان بەرامبەر بە دژواریەکانی ژیان پێداین. سڵاو دەنێرین بۆ هەموو تێکۆشەرانی خەباتی سیاسی و مەدەنی کە ئێستا لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئەسیری کۆت و زنجیری ئەو ڕژیمەن. ئازیزان، بێگومان ئێمە هەمومان ڕۆژان و مانگان و ساڵانێکی سەخت و دژوارمان بەهۆی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی یەکێک لەسەر ڕۆترین دیکتاتۆریەکانی کۆنەپارێزی و سەردەمە تێپەڕ کردووە. ساڵی نوێ لە درێژەی ئەو ساڵانەدا لە بارودۆخێکدا دەست پێ دەکەین کە سفرەی زۆرێک لە بنەماڵەکان خاڵیە و گرانی و نەداری تەنگی پێڵچنی. ڕژیمی کۆماری ئیسلامی کە سەبەبکاری پێکهاتنی و بارودۆخەیە لە خەیرانێکدا دەژی کە هیچ ڕێگا چارەیەک بۆ دەربازبوونی پێ نییە. بەڵام ئەو خەیرانە نەک هەر نەبووەتە هۆی کەمکردنەوەی خەرج و مەسرەفی بەلێشاوی سپا و بەسیج و هێزەکانی جاسووسی و ئەمنیەتی، نەک هەر نەبووەتە هۆی دابەزینی ئاستی ژیانی دەست و پەیوەندەکانی، نەک هەر نەبووەتە کەمبوونەوەی گەندەڵی و ڕادەی تاڵان و بڕۆ، بەڵکو باری قورسی ئەم خەیرانە خراوەتە سەرشانی خەڵکی هەژار و کەمداهات. ژیان و بەڕێزچوونی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئەم وڵاتە لە هەموو لایەکەوە کەوتۆتە ژێرفشار. ڕێژەی بێکاری بەلووتکەی خۆی گەیشتۆ. ئەو کرێکارانەش کە لەسەر کارن حەقدەستەکانیان لە کاتی خۆیدا پێنادرێ و لەگەڵ هەژاری دەست و پەنجە نەرم دەکەن. نزیکەی 70 لە سەدی خەڵکی ئەو وڵاتە لەژێر هێڵی هەژاریدان و بە ناچارن واز لە دابینکردنی زۆرێک لە پێداوی سەرەتاییەکانی ژیانیشان بێنن. لە ساڵی ڕابردوودا سەرهەڵدانی پەتای کۆڕۆنا بوو بە باری سەرباری هەموو دەردان. پێکاتەی ئەو ڕژیمە بە جۆرێکە کە هەرچی بۆ جەماوەری خەڵک نەهامەت و موسیبەتە بۆ ئەوان فرسەت و دەرفەتە. پەتای کۆڕۆنا لەو دەرفەتانە بوو کە ساڵی ڕابردوو بە هانای ڕژیمەوە هات. ئەو ڕژیمە لە کۆڕۆناش وەکو هەموو دەرفەتەکانی دیکەی لەو چەشنە کەڵکی وەرگردووە هەوڵیدا ئاستی تەوەقوع و چاوەڕوانی جەماوەری خەڵک دابەزێنێ. بەرامبەر بەم بارودۆخە ئەم ڕژیمە دوو ئامرازی لەبەردەستایە. یەکەم زەبر و زەنگ نواندن، دووهەم چاوەڕوان ڕاگرتنی خەڵک و ترساندنیان لە ئاکامی شۆڕش و ڕاپەڕین. تا ئەو جێگایە کە پەیوەندی بە توند و تیژەوە هەیە، ئەو پەڕی زەبر و زەنگی خۆی بەکارهێناوە و لەمەوەی بۆ دواش بێگومان دەست ناپارێزێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک سیاسەتی فێڵبازانە بۆ مانەوەی خۆی بەدانستە بەکاردێنێ کە پێویستە بیان ناسین بۆ ئەوەی خۆمان بۆ پوچڕکردنەوەیان تەیارکەین. سێبەری شەڕ و دەستڕاگەیشتن بە سلاحی ئەتۆمی و چێبڕچەی موشەکی بەسەر ئەو خەڵکەدا دەسوڕێنێتەوە تا هەمووان چاوەڕوان و ئاوەتەخوازی سازان و ڕێککەوتنی ئەو ڕژیمە لەگەڵ دەوڵەتی ئەمریکا بن. کرێکار دەبێت چاوەڕوانی وەرگرتنی حەقدەستی دواخراوی بێت تا مەجالی ئەو پەیدا نەکات داوای زیادکردنی حەقدەست بکات. لانیکەمی حەقدەست دەبێت بە چەند قات لە ژێر هێڵی هەژاریدا بێت تا وەرگرتنی یارانەیەکی مەمرۆمەژی ببێ بە تاکە ڕێگای زیندومانەوە. ژن دەبێت یەخسیری دەستی یاسای کۆنەپەرستانە بێت تا بیر لە پێشکەوتن و دەستکەوتەکانی ژنانی پێشڕەوی جیهان نەکاتەوە. خەڵکی هەژار دەبێت بەزگێک تێر و بەدوام برسی بن تاکو کۆمیتەی ئیمدادی ئیمان بگاتە هانایانەوە و بەدانی پارێژی بێقابل حرمەت و کەرامەتیان بشکێنێ. لاوان و مێرمنداڵان دەبێت ئاسۆی ژیانی دواڕۆژیان لێڵ بێ تا هانیان بدەن لە جیاتی فێربوونی زانست و گەشەپێدانی توانایی و سەعدادەکانیان لە فکری ئەوەدا بن کارتێکی بەسیجی بنێنە باخەڵیانەوە و خەیاڵیان لە بابەتی ئیمتیحان و تاقیکردنەوە ئاسوودە بێت و ژیانی بەسەر شۆڕی لە پەراوێزی دەسەڵاتدا بکەن بە ئاسۆی دواڕۆژیان. ئێتیاد بە موادی مخدر دەبێت پەرە بستێنێ تا گیر و دەبوان و بنەماڵەکانیان بچنەوە ناو خۆیان و هەوڵوەدای ڕێگاچارەی فەردی بن. ئازیزان، بە هەمووی ئەوانەشەوە کۆماری ئیسلامی تووشی کۆمەڵە قەیرانی توندی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی بۆتەوە
کاروەکو باسم کرد بۆ چارەسەرکردنیان هیچ استراتێژ و ڕێگاچارەیەکی نییە. سیاسەتی ئەو ڕژیمە کە زەمانەتی مانەوەی خۆی لە دەستێوەردان لە وڵاتانی ناوچەکەدا دەبیندەوە لە تووشی شکستی یەکجاری بۆ خەریکە لە شکستی یەکجاری نزیک دەبێتەوە. دەنگی نەفرەت لە کۆماری ئیسلامی لە وڵاتانی وەکو عێراق و لوبنان لەسەر شەقامەکان بەرز بووتەوە. هاوکات لە ناوخۆی وڵاتیش خەباتی بێپسانەوەی کرێکاران و خەڵکی هەژار و بێبەش بە گەرم و گوڕی لە دژی ئەو ڕژیمە لە ئارادایە. سەبارەت بە سزا ئابوووریەکانی ئەمریکا کۆماری ئیسلامی بژاردەیەکی زۆری بۆ بربەرەکانی لەگەڵ ئەو سزایانە لە بەردەمدانیە لەکە لێنە ئابووری و سیاسەکانی نێوان هێزەکانی جیهانیشدا جێگایەکی زۆری بۆ مانۆردان پێنەماوە. بە لەبەرچاوگرتنی هەمووی ئەوانە کۆماری ئیسلامی ناچارە لە بەرامبەر ئەمریکا پاشەکشە بکات. هەڵبەت سروشتیە کە هەوڵ دەدات تا ئەم پاشەکشەیە بە کەمترین مەترسی تێپەڕێنێ. هەوڵ ئەدات کە خەڵک لاوازیەکانی نەبینن، لاوازیەکانی لە خەڵک بشارێتەوە. هەوڵ ئەدات گومان و ڕاڕایی ناو ڕیزی لایەنگران و هێزەکانی دانەگرێت. هەوڵ ئەدات کە نەتەنیا خەڵکی ئێران بەڵکو تەنانەت دەوڵەتانی ئەمریکا و دەوڵەتانی ڕۆژاواییش لە شۆڕشی خەڵکی ئێران و یان لە بەسووریەبوونی ئێران بترسێنێ. بەڵام پاشەکشەکردن لە بەرامبەر ئەمریکاشدا گرفتی سیاسی ئەم ڕژیمە چارەسەر ناکات. قەیرانی ئابووری کۆماری ئیسلامی لەگەڵ تەحریمەکانی ئەمریکا بەدی نەهاتوون کە بە لاچوونی ئەم تەحریمانە چارەسەر بن. ئازیزان، بزوتنەوەی شۆڕجێڕانی کوردستان بەردەوام یەکێک لە سەنگەرەکانی خۆراگری بەرامبەر بەو ڕژیمە بووە. ئەو ڕژیمە لە کوردستان بێجگە لە جیرەخۆرانی خۆی و ئەوانەی کە بەرژەوەندیان لەمانەوەی ئەو بارودۆخەدایە و لە ژێر سایە ئەو ڕژیمەدا و بە قیمەتی فەلاکەت و هەژاری ڕۆژ لە ڕۆژزیاتری بێبەشان و دەستەنگانی ئەو کۆمەلگایە چیسەکانی خۆیان پڕ کردووە، کەسی تر پشت و پەنای نییە. لە بەرەی بەرامبەرشیدا زەحمەت چێشانی کوردستان مافەکانی خۆیان دەناسن و بەردەوام لە پێناوی داخەباتیان کردووە. کرێکارانی کوردستان هێز و جێگا و شوێنی کۆمەڵایەتی خۆیان ناسیوە. فەرهەنگ و سنەتی خەباتکارانی خۆیان لە بەرامبەر کۆنەپەرستان و سەرمایەنداراندا چەسپاندووە. دەرس و ئەزمونەکانی ئەو خەباتە درێژماوە و لێبڕاوانەیە پاڵپشتێکی بەهێزە بۆ هەموو خەڵکی کوردستان. لە جەرگەی خەباتێکدا کە ئەمڕۆ لە دژی کۆماری ئیسلامی لە ئارادایە کۆمەڵانی خەڵکی کوردستان هاوپەیمانانی خۆیان لە ریزی خەباتی کرێکاران و ژنان و هەموو خەڵکی ئازادی خواز و هاوسەرنووسیان لە ئێراندا دەبینەوە و بزوتنەوەی شۆڕجێڕانەی کوردستان هەروە سەنگەرێکی بەهێزی خەباتی ڕزگاری بەخشی سەراسەری لە ئێرانە و دیهاتنی ئامانجەکانی بزوتنەوەی شۆڕجێڕانەی خەڵکی کوردستانیش هەر بەم ئاراستەیەدا مەیسەر دەبێت. گۆڕینی ئەم هەلومەرجە لە گرەوی ئەوەدایە کە بە وشیاری بەڕێکخراوی بە ڕەچاوکردنی استراتێژیی کارامە بە دیاریکردنی ئاسۆیەکی ڕۆشن درێژە بە خەباتێک بدەین کە هەم ژیانی ئەوڕۆمان بۆ ئاسانتر بکاتەوە و هەم هەنگاو بە هەنگاو لە ڕزگاری یەکجاری نزیکمان کاتەوە. کۆمەڵە بە درێژایی خەباتی سیاسی خۆی لە چەندەی ڕابردوودا هەوڵی داوە ڕێبواری ئەو ڕێبازە بێت و لەو پێناوەدا پشتی بە کۆمەڵانی خەڵکی ستەم لێکرا و زەحمەتکێشی کوردستان قایم بووە و ئەو پشتیوانیە هێز و توانا و بڕوا بەخۆی پێبەخشیوە. تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە لە شار و دیهاتەکانی کوردستان، ئێوە بەردی بناغەی استراتێژی کۆمەڵە لە بزوتنەوەی شۆڕجێڕانی کوردستان. هەڵسوڕانی لێبراوانەی ئێوە لەژێر دەسەڵاتی یەکێک لە دزێوترین ڕژێمەکانی دیکتاتۆری و سەردەمەدا پێویستە بە وریایی و هەڵسوڕاوانەتر بەڕێوە بچێن. ئێوە تێکۆشەرانی سەردەمێک لە حیاتی سیاسی کۆمەلگای کوردستانن کە تێیدا هێزی کۆمەڵانی زەحمەتکێش بۆتە هێزێکی وها چارەنووساز کە کلیلی هەموو ئاڵوگۆڕە سیاسی و کۆمەڵایەتەکانی لەدەستدایە. ئێوە هەوێنی خۆگرتنی خەباتی کۆمەڵانی تینووی ئازادی و ژیانی ئاسوودەن با بە خەباتی هەمومان ئەو ڕۆتە هەرچی خێراتر و پتەوتر بەرەو پێشبەری. هاوڕێیانی پێشمەرگە، لە بارودۆخێکدا کە کۆماری ئیسلامی بە زەبری چەک و ئاگر و ئاسن خۆی بەسەر خەڵکی ئەو وڵاتەدا سەپاندۆ و مافە سەرەتاییەکانی خەڵک پێشێر دەکات، مافی پاراستنی ڕەوا بە شێوەی دەستبردن بۆ چەک و خەباتی پێشمەرگانە مافێکی بێ ئەملا ئەولای خەڵکی کوردستانە. خەڵکی کوردستان مافی خۆیانە کە لە زەمان و مەکانی گونجاودا
بۆ خێراترکردین ڕەوتی سەرکەوتن، بۆ پێشگرتن بە زەرەڕوزیانی زۆرتر، بۆ تێکشکاندنی هێزی سەرکوتگەری دوژمن هاوکات ئەو شێوەیەش لە خەبات بەکاربێن. ئەمڕۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵا هەوێنی خەمڵینی وها مەیدانێکی خەباتە بۆ دەسەبەرکردنی وها مافێک. کۆمەڵە هەموو دەرفەت و ئیمکانێکی ئوسولی بەکاردێنێ بۆ ئەوەی ئەم بوارە زیندوو بڵێسەدار ڕابگرێت، لە هەمان کاتدا بیکاتە ناوەندێک بۆ پەروەردەکردنی لاوانی شۆڕژێری کوردستان کە ڕوو لەو مەیدانە دەکەن لەسەر ڕێباز و استراتێژی سوسیالیستی. هاوڕێیان، ئێوە یەکێک لە بناغەکانی بەڕێوەچوونی استراتێژی کۆمەڵە لە کوردستانن. ڕێک و پێچی و یەکگرتووی ئەو هێزە بپارێزن و پتەوتر و بەهێزتری کرد. ئازیزان، ئەگەر بە میلیۆنها ئینسان لەم جیهانەدا کە لێوا و لێوی سەروەت و نیعمەتە بێ سەرپەنان و شەوانە بە برسێتی سەردەنێنەوە، ئەگەر سەرکوت و ئەشکەنجە و کوشتن و بڕین و زیندان بەشی ئینسانی شەریف و ئازادی خوازە، ئەگەر هەڵاواردن و بێعەداڵەتی و ڕەهەندی قوڵی نێوان فەقر و سەروەت جیهانی داگرتووە، ئەگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمنیەت بۆتە نەهایەتی ئاواتی دانیشتوانی ئەو ناوچەیە، سەرچاوەکەی هەمووی لە دەسەڵاتی نظامێکدایە کە گەندەڵیەکەی گەیشتۆتە لووتکەی خۆی. ئەگەر چارەنووس ئینسانی ئەمڕۆ لەدەست نظامی سەرمایەداریدا نەبووایە کە بۆ بەردەوامانەوەی خۆی و کۆکردنەوەی قازانج و کەڵەکەکردنی سەرمایە دەست بدات هەر جنایەتێک، ئەمڕۆکە کۆمەڵانی خەڵک بەبێ ئەوەی غەمی ناون و کاور و مەسکەن و بێبەژی هەموو ژیانیاندا بگرێت، بە دڵێکی شاد و پڕ لە هیوا بۆ دوا ڕۆژ ساڵی نوێیان دەست پێ دەکرد. با لە سەرەتای ساڵی نوێ و بوژانەوەی سروشت و توانەوەی بەستەڵک و سەوڵبەندانی زەوی جارێکی تر بەڵێنیمان بۆ خەباتی بێڕاڕایی و لێبراوانە لە پێناوی ژیانێکی پڕ لە ئاشتی و ئاسایش و ڕفا و بە ئاسوودەیی و ژیانێکی ئازاد و بەدوور لە سۆساندنەوە هەڵاواردن و ستەم کاواتی گیانبەخکردوانی سەربەرزیشمانە دووپات بکەینەوە. جارێکی تر جەژنی نەورۆز و ساڵی نوێتان لێ پیرۆز بێت.